بەڵێ دەیان کێسی ئەلەم ساڵەکە بەس ئەلم ساڵەکە موسە ئێستا دوا دەخرێ و گرفتی هەیە بۆ موچەخۆران دەیان و سەدان کێسم لە خۆم لە هاوپیشەکانمان جێویست دەبین کە خەڵکانێک تەلاق دەدرێت لەم دادگایە لە نیچوانی نەبوونی پارە. زۆر کاریگەری بەسەر جەنابتۆ دروست بەڵێ چیرۆکی تر هەیە لە مەکتەبی خۆمان کە نووسنگی خۆم کە دێن زۆربەی زۆریان بەڕاستیە من لێرە دەتانم ئەوە بڵێم من لە کێشە کۆمەڵاتیەکان زیاتر هەوڵ دەدەم لە لای خۆمەوە چارەسەری کەم. یعنی ئافرەتەکە گلەی هەبوو کە نەیتوانێت خۆراکی ماڵ بەدەست بێنی یعنی خوا بچووکترین داوەخوازی هاوڵاتی لەم ساعتەدا لە سەردەمی چەندین لە ساڵی 25 کە مەعاشی نەدرێ موچە نەدرێت بە کەسەکە کابرا نەتوانی خۆراکێک بۆ ماڵی منداڵی خۆ بکڕیتن یعنی کێشە هەبووە لەسەر شت 10,000 بڕام پێ بکە 10,000 خواردنێک یعنی نەی بۆ کابرا تووشی سەری بوویتە قەرز بە خودای سەرا کابرا سوند خوڕعین دەخوا هاتە لای من وتی وەڵڵاهی لە دەرگای ماڵەوە ناوێرم بچمە دەرێ هەندی قەرزاری سوپەرمارکێتم موچەخۆر بووە موچەخۆر لەگەڵ ڕێزم بۆ موچەخۆران ڕسوا کراون ئەنگۆ لە پشتی کامێرەکانەوە شت تێ نازانن بەڵام ئێمە لە نووسنگی خۆمانەوە خەڵکانێک دەبینین وێران بووە خەڵک لەسەر نەبوونی نووسە ژنی تەلاق دراوە کچی تەلاق دراوە کاکە موچە وەسیلەیەکی بنچینەی ژیانی گوزەرانی خەڵکە کە ئەگە خەڵک ئەو پارەی نەبوو بتوانێت پێ بژی خۆراکی پێ بکڕی ئەخاوە گەورەترین وەسایل کەرەستەی ژیانە.